سەبارەت بە کاریگەریەکانی تیشک لە سەر جەستا هەڵبەتە لە پەیمانگەی سلێمانی پانێڵێک ساز دەکرێت سەبارەت بە کاریگەریەکانی تیشک لەسەر جەستەجە ئێمە بۆ ئەمە بەست ئەمڕۆ لە سەردەمی میوانداری زۆر بەڕێز دکتۆر زانا عەزیز کاکەڕەش مامۆستا لە پەیمانگەی تەکنیکی کوردستان ڕاستەخۆ لە ستودیۆمان ئامادەیە دکتۆر سپاس لە بەربانی باش دکتۆر سەرتامانە باسێکی ئەم پانێڵەمان بۆ بکەیت پانێڵەکەتان چۆنە ئامانجی چییە چی لە خۆ دەگرێت بەڵێ دەستان خۆش بێ لە ڕاستیدا پانێڵەکە باز لە کاریگەریەکانی تیشکەکات لە ئێستادا خۆتان نەزانن کە تیشکەکان زۆرن لە دەوروبەرمانەوە ڕۆژانە بەرکەوتنێکی زۆرمان هەیە لەگەڵ تیشکەکاندا بەتایبەتیەوە پانێڵێمە لە پەیمانگەی تەکنیکی کوردستان تەکید لە کاریگەریەکانی تیشکی شاشەی مۆبایل شاشەی کۆمپیوتەر تابلێتەکان بۆ سەرچاوی مرۆڤ و هەروەها و تیشکانەی کە ڕۆژانە لە ڕێی سیگناڵی مۆبایلەکانمانەوە ئەنتێناکانە و بورجانەی کە لە گەڕەکانن و هەروەها و تیشکانەی کە لە خستەخانەکانە بەکارهێنن بۆ ئەشعە بۆ سۆنەر بۆ MRI ئەمانە هەمویان ئەمانوێت لێ باسوخواسێکی لەسەرکەین بە میوانداری کۆمەڵێک پسپۆر لە بوارەکەیە. باشە دکتۆر هۆکاری ئەمە بۆ چێ گەڕێتەوە یان چۆن بیرتان لەمە کردەوە کە پانێڵێکی لەم شێوەیە ساز بکەن سەبارەت بە زیانەکانی تیشک؟ لە ڕاستیدا ئێمە خۆمان هەمومان خاوەنی مناڵین هەمومان مۆبایلێک لە گیرفانمانە هەمومان ڕۆژانە کۆمپیوتەر و تابلێت بەکارێنین یا ڕۆژانە زۆر بەمان کە سوکارمان سەرداری نەخۆشخانەکانەکەن ڕاستی ئەم بابەتە ئەبووە پێشتر زۆر ئیشی لەسەر کرا بەڵام بەداخەوە زۆر کەم ئیشی لەسەرکرێ ئەو بۆ ئێمە بە هاوکاری بەشی دەرمانسازی ئێمە ژوەکو بەشی تەکنۆلۆژیای زانیاری هەوڵمانە پانێڵێک ئامادەکەین لەم بوارەیە و هەم خۆمان هەم دەوروبەرمان ئاگادار بکەینەوە لە کاریگەریەکانی کە کۆمەڵێک کێشەی بەدوای خۆیان هێناوە بۆ نمونە زۆر بەمان تووشیەوە بووین کە کێشەی خەومان هەیە کێشەی نزیکبینیمان هەیە یا بۆ نە ڕۆژانە ڕاوتەرەکانمان لە ماڵەوە کە بەکاریان هێنی شەوانە ناکوژێننەوە کەمانە هەمویان ناڕاستەخۆ یعنی زۆر و کەم کاریگەریان لەسەر جەستەی مرۆڤێ اینجا ئەوەی کە باسەکە لاەنە تۆبیەکەیتی من لەو بوارانی بەڵام ینی زیانی زۆر هەیە تەسیری زۆر هەیە لەسەر جەستەی مرۆڤ بۆی پێمان خۆش بوو ئەم پانێڵە ئامادەکەین هەم بۆ ئاگادارکردنەوەی خۆمان و فێرخوازەکانمان و هەم دەوروبەریش. بەڵێ دکتۆر پانێڵەکە سەر چ بنەمایەک دەکرێت ئێوە هیچ داتا و سەرژمێرێتان پێشتر کردووە نمونەتان هەیە کە ئەم کەسانە بەرکەوتی تیشکن کاریگەری خراپەکانی بەم شێوازە بۆ ئێستا چ تەمەنێک زیاتر کاریگەری هەیە؟ لە ڕاستیدا ئێمە پێش ئەوەی پانێڵەکە ئامادەکەن و بەڕێستەڵی بەڵێ بەدەوردەچوونێکمان کردووە ئامارەکان ینی باش ناڵێن ئامارەکان ترسناکەن جا من لێرە حەز ناکەم ئامارەکان بڵم حەزەکەم لە پانێڵەکەی شەڵا خۆشتان وجودتانە بلێ باسیەکەن بەڕاستی دەور و کاریگەری زۆرە بە تایبەتی لە مناڵانەکە لە ئێستادا زۆربیان خاوەنی مۆبایلێکن یا بۆ نمونە تابلێتێکن شەوان بە تایبەتی بەکارێن لە شوێنە تاریکەکانە کە ئەمانە ناڕاستەوخۆ لەسەر مێشکیان لەسەر چاویان لەسەر خەویان تووشی گۆشەگیریانەکە تووشی خەمۆکیانەکە ئەمانە زۆر زۆر ینی دەورێکی باڵیان هەبووە لە سەریان ئامارەکانیش باز لەوان زۆرەکەن و دواتریش گەورەکانمان بە تایبەتی ئەوانەی کە سەردانی نەخۆشخانەکان زۆرەکەن جاری وای لە ساڵێکە 2 جار 3 جار ئەشعەی بۆ گیرە MRI بۆ کرێ ئەمانەوەکو دکتۆرەکان باسیەکەن بەڵێ حاڵەتێکی زۆر زۆر نەشازن تووشی ژێرپەنجیانەکە تووشی کۆمەڵێک نەخۆشی پێستیانەکە ینی ئەمانە هەمویان ئامارن داتان لە نامانن ئینشاءڵڵا لە پانێڵەکە هەمووی باسەکرێ وردەکارەکەی باسەکرێت. باشە دکتۆر پێشەوەی کە بە شێوەیەکی ورد باز لە زیانەکانی بکەین زیانەکانی تیشک بکەین ئەمە باز لەوە بکەین ئەو کەسانی کە بەشداریان لە پانێڵەکە کردووە لە چەند کەس پێکاتون و ئەمە کەسانە چۆن هەڵبژێران بۆی کە بەشداری لە پانێڵەکە بکەن؟ بەڵێ پانێڵەکە 3 میلیۆنمان بان کردووە هەرسێکیشان لە 3 بواری جیاوازن یەکێکمان مامۆستا دکتۆر دیاریە لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتیە لە بواری ئایتیە شارەزایەکەی و باسی سیگناڵەکانمان بۆکە و سیگناڵەکان کامانن جۆرەکانیان کامانیان فریکوێنسی و لەرەلەری بەرزە کامانە نزمن کامانیان زۆرترین زیانیان هەیە ئەو لەو بوارە قسەمان بۆکە دکتۆر ناسەمان بان کردووە پسپۆڕە لە بواری تیشک و سۆنەرە ئەویش بەرکەوتێکی باشی هەیە لەگەڵم بوارەیە و شارەزایەکی زۆر باشی هەیە و لەسەر ئەو بابەتە لە ڕووی تەندروستیەکەی و قسەمان بۆکە و ئامۆژگاریمانەکە کە ئێمە تا چەندێک ئەتوانین ساڵانە چەند جار ئەکسڕێی بکەین سۆنەر چۆن بکەین چەند جار ئەتوانین لە هەفتەیەکە بەکاریان بێنین یان تیشکەکانی MRI و CT سکان ئەمانە و سێمیشان دکتۆر سەروەر لە کیە لە بواری فیزیای تۆبیایە ئەویش لە هەردوو ڕوانگەکەەوە هەم ئایتێکە و هەم بۆ نەبەشە تۆبیەکە تێکەڵاوەکە و پێمانەڵێ کە چۆن خۆمان بپارێزین چۆن هەوڵبن ئەو کاریگەریانە لەسەر جەستەمان کەم بێتەوە. بەڵێ دکتۆر ئەمانەوێت لەم شاشەیەوە بەشێک لە زاریارەکەی ناو پانێڵەکە بە خەڵک بگەین چکە ڕەنگە هەموو کەسێک ناتوانێت لە پانێڵەکەدا بەشدار بێت یاخۆ بەگوێی هەموو کەسێکدا ئەم ڕێنمایانە بدرێت کام ئامێری تیشک زۆر زیانی هەیە بۆ خەڵکی ڕۆژانە زۆر بەکاری دەهێنێت چکە بۆ بنە ئەگە کەسێک ئامێری تیشک بەکار دەهێنێت خواستی خۆی نییە ئەچێت لای دکتۆرێک عادەیەک شوێنێک بۆی دەنووسێت ناچارە بیکات لەبەر ئەوە کام
ئامێرە زۆرترین بەکاربەری هەیە و زۆرترین زیانیشی هەیە لەسەر تەندروستی نەخۆش. چاوان ئەو کەسانی کە نەخۆشیە درێژخانەکانیشانەیە پێویستەکە کە چەند جارێک تیشک بکەن ئەمە چۆن کاریگەریە بێ لە سەریان. لە ڕاستیتە ئەو ئامێرانی کە زۆر زیان بەخشن ئێمە خۆی تیشکەکان ئەکرێن بە سێ بەشەوە بەشێکیان شەپۆلە ڕادیۆیەکانن کە ئەمانە بە ئەو شەپۆلانە ناسران کە وزەیەکی کەمیان هەیە و زیانێکی کەمیان هەیە لەسەر جەستەی مرۆڤ ئەگەر بەرکەوتەکە کەم بێ زۆر نەبێ. بەشی دووەمیان بڵێن تیشکە ئێکسڕەیە کە ئەمان زۆر زیان بەخشە ئەبێ زۆر هەوڵ بن کەم ینی بەرلاشەمان بکەوێت ئەگەر زەرور بین. سێمیان سەروب نەوشەیەکەیەکەوە بەدەست خۆمانی و لە ڕێی تیشکی خۆرەوەیە. ئەوەی ئێمە ئەم ڕۆمانوی زۆر تەرکیزی بخینە سەر لە پانێڵەکەیە یەکەم و دووەمە واتە ئەو تیشکانی کە ئاساین و ئێمە بە ئاسایی وەرەگرین وزەیەکی کەمیان هەڵگرتووە بەڵام بە ماوەیەکی دوور و درێژ بەرمام کەوێت زیانی هەیە. بۆ نمونە ئەو ڕاوتەرانی کە لە ماڵەکانە ئێمە هەمومان خاوەنی ئینتەرنێتی لە ماڵەوە جیازێکماندانە و ڕاوتەرێکە. ئەو ڕاوتەرە بە بەردەوامی ئەگەریش بکات و بە تایبەتی شەوان نەکوژێنرێتەوە ئیشکات بەناو جەستەمانە تێپەڕە بێ ئەو تیشکە و لە کاتی شایسان کە خەوی لەشی خاوە بێتەوانێت کۆمەڵێک شانە هەیە بەم تیشکە یا بەم سیگناڵانە بەرکەوتیانە بێ. ئەمانە وەکو ئەوی کە بڵین توێژینەوەی لەسەر کرابێ ئەبێتە بواری ژێرپەنجە تاسە داتایەکی ڕوون نییە بەڵام باز لەوە ئەکرێ کە ئەبێتە هۆی تێکدانی خەو ئەبێتە هۆی ئەوی کە تۆ چۆنەڵی خەوت تێک بچێت لە کاتی خۆیان نتوانی بخەوی یا بۆ نمونە تووشی سەر ئێشت ئەکا تووشی ماندووبوون تەکا کە خۆش لە ئەسڵانی ئیشێکی واد نەکردووە هیلاک نەبی بۆ جۆرە. ئەمەیەک لەو خاڵانەی کە ئەمانە ئیشی لەسەرکەین هەوڵ بین ئامۆژگاری بن بە فێرخوازەکانمان بە ئەوانی کە هاتوون بەشداری میوانەکان کە چۆن بتوان ئەو ڕاوتەرانەی ماڵان بەکاربێنن لە کاتی پێویستانە بێ بیکوژێنەوە ئیشی لەسەر نەکەن. بەشێکی تری مۆبایلەکانمانە ئایا مۆبایلەکانمان تا چەندێک زیانی هەیە بەڵێ تابلێتەکان لەگە مۆبایلەکان کە ئێستا مناڵان زۆر بەکاری هێنن بە تایبەتی بۆ چاویان وەکو باسێکن کە تووشی ئەویان ئەکا کە نزیک بین نەبن واتە لە نزیکەوە شتەکان بە جوانی نەبینن بۆ کارەکەی شاشی مۆبایلەکانە ئەویش زیاتر کێشەی لە ڕەنگی شینەکانیانە چکە ئەو ڕەنگی شینەیە بێتە هۆی ئەو کێشەی بۆ چاومان ئەگە بتوانن لە زۆربەی جیازەکان ئەو بابەتە هەیە کە ڕەنگە شینەکە کەمەکاتەوانە چۆنەڵی ئەپێکە ئەکتیڤەکەی ئیشی پێەکەی ڕێژی ڕەنگی شین کەمەکاتەوە ئەو کاتە شێوازەکەی شاشە شێوازێکی خۆڵەمێشی لێت ئەو کاتە زیانی کەمتر ئەبێتەوانێ بەڵام ئەمە زۆرینی خەڵک نایزانێت هەر لە ناو مۆبایلەکانە هەیە خۆی بە تایبەتی وەکو بڵین دارک مۆد نووسراوە هەندێک بەڵێ ڕووناکیەکەی کەمەکات و کە بە شێوازێکی خۆڵەمێشی بۆ چکە ڕەنگی شینی لێ کەمەکاتەوە تۆ لە 2 سەعات یانسەوە ئەو کوایت مۆدەکەیتە سەر مۆبایلەکانمان بۆ ئەوەیە وەستە لەوەیە خۆی ئەوەیە ئەگەر بتوانین ئاوای لێ بکەی کە خۆی ئۆتۆماتیکی بێت چکە جاری وا هەیە تۆ هەر لە بیرتە چێ ئەو چۆنڵی ئەڵاپەیش پێ بکە یانە و سێرڤیزە بەکاربێنی بەڵام خۆی لە ڕاستیە ئەمەدانراوە لەبەرەوەی کەمترین ڕێژەی ڕووناکی شین دەربا بۆ چاوەکانمان زەرری نەبێ ئەمەش کەی زیاتر تەئسیری هەیە شین لە ڕۆژا کێشەیەکی وای نییە بەڵام لە شەوانە زۆر تەئسیری هەیە لە ڕاستەکە دکتۆر من ئەوم بۆ هات کوایت مۆدەکەشم ئەکتیڤ کرد بەڵام دواتر لام برد عنی ڕەنگە زۆر کەسیش ئەمەی بۆ هات بێت و نەزانێت کە ئەمە سوودی هەیە بۆ چاو ئەو شینایە لا ئەبات دەیەکێک لە میوانەکانمان ناڵێن باز لەو بابەتەمان بووە کات چونکە کە زۆر گرنگە و خەڵکی نایزانێت وە چۆنڵی ئەسڵەن ئەڵێ من ڕستمی شاشەکەم کواڵیتەکەی تێگەچێت تۆ زەک شێوەگە ناشرینەکە بەڵام نازانێت چەنە سوودی هەیە بۆ چاوەکانی بە تایبەتیش بۆ مناڵان کە بە بەردەوامی ئاگات لێ ئێستا هەمویان خاوەنی مۆبایل و یاری پۆبجیەکەن و ئیشی بێکەنوانە ئەبێ ئەوانە بەردەوام ئاگامان لێیان بێ و ڕووناکی شاشە شەر خۆی بە ڕێژەیەکی کەم بێت یان ڕووناکیەکەی زۆر بەرز نەبێ هەوڵ بین ڕووناکیەکەی کەم بکەینەوە ئەوەشێکی لەو هۆکارانە بەشێکی تری دکتۆر ناسر باسیەکە مۆزۆی ئەکسڕێ لە خەستەخانەکانە ئەوانەی کە جاری وا هەیە خۆت نەخۆشنی بەڵام نەگە نەخۆشێکە ڕۆی سەرەکەی بەقەدەر ئەو تیشکت بەرکەوتووە تۆش زیانی هەیە بۆت ئەمانە ئینشاءڵڵا هەمووی ئیشی لەسەرەکەین و ئەوانە کێمە زۆر یعنی ئاگامان لیان بێ خۆمان لێ پارێزین باش دکتۆر هەمیشە باز لەوا کرێت و تیشکانی کە لە نەخۆشخانەکانە بەکارهێنرێ زیانی هەیە بەڵام لە ئێستا هیچ بەدیلێکی تر دۆزراوەتەوە بۆ ئەمە بەدیلەکە ئەوەیە کۆمەڵێک جلی تایبەتمەند هەیە بێ لە بەری بکەیت اینجا تۆ بچتە ژوورەوانێ بە وەکارهێنانی ئەوە بە تایبەتی و کەسانی کە وەکو هاوکارن لەگەڵ نەخۆشەکاندا ئەگەر نا وەکو بڵێ هیچ بەدیلێکی وانە بەڵام تەنها ئەو شوێنانێکی ئەو جیهازانی لێدانێ و ئامێرانی لێدانرێ ئەبێ دیوارێکی تایبەتمەند بێ ڕووپۆشێکی وا کرابێ کەوتیشکە تێپەڕ نەبێ بچێتە دەرەوە و ئەو کەسەشی کە ئەگەر پێویستکە لەگەڵ یا بڕاتە ژوورەوانێ درعێکی تایبەت هەیە ئەبێ لە بەری بکە بۆی بیپارێزێ بەڵام ئەمەش لە 100% نییە بەڵام باشتر لەوەی کە تۆ ئەو خۆپارێزیە نەکەیت
بەڵێ دکتۆر سەبارەت بە ڕێژەی منداڵان کە کاریگەری ئەم تیشکە لە سەرامتایەتی مۆبایلەکان لە چ تەمەنێکدا زۆرترین بەرکەوتەی منداڵان هەیە بە ئەم تیشکانە و کاریگەری نەرێنیانە سەر جێهێشتە و ڕێنمایی ئێوە لە پانێڵەکەدا چی دەبێت بۆیان چۆن دێک و باوکان بتوانێت ئەم منداڵانە لەو کاریگەری نەرێنیانە دوور بخەنەوە لە ڕاستیدا لەسەر و راپۆرتەی WHO کە ئێمە ڕامان کێشاویشمانە سەر کردووە حتا تەمەنی 15 ساڵی 16 ساڵی لەم ینی لە مناڵیەوە کە توانای ئەوەی هەبێ مۆبایل بگرێ بەدەستەوە تا 15 تا 16 ساڵی کاریگەریەکی زۆری هەبوو لەسەریان بە تایبەتی لەسەر چاویانە لەسەر ملیانە بۆ فەقەرات بۆ مل ئێشە و پاشان بۆ خەمۆکی بۆ گۆشەگیری ینی مناڵی وای لێ هاتووە بە هیچ شێو تااقەتی دەرەوەی نییە بڕۆ یاریەک بکە کێشەکە چیە کێشەکە لەوەی کە مدمین بووە بۆ مۆبایلە و بۆ یاریانەوە ینی ئەمانە هەمووی کۆمەڵێک هۆکارن کە وا لە مناڵەکە تووشی خەمۆکیانەکە ینی ڕێژەی یان چۆنی کاتی خەوی تێک چووە ڕێژەی خەوی کەم بووەتەوە لە کاتی خۆیان ناخەوێت بە شێوەیەکی باش ناخەوێت هەمووی هۆکارەکەی کە دایک و باوکان زۆر بێ ئاگایانە مۆبایلەکان ئەنە دەست مناڵەکان بەستەنها لە بەرەوەی بێدەنگ بن و بچن لە ژوورێکە دانیشن و خەریکی یاریەکانیان من بەڵام بەعکسەوە بێمە ئاگامان لیان بێ کاتیان بۆ دابنین و ئەبێ ئەو ڕاوتەرانی کە لە ماڵەکانە شەوان زوو بکوژێنرێتەوە بۆ بەردەوامی ئیش نەکە لێرە شار کێشەیەکی ترمان هەیە من ڕاوتەرەکەی خۆمە کوژێنمەوە لە ماڵەوە ئەی دراوسێکم ئەوەش کێشەیەکی ترە بەڵام باشترە ینی مادام دوورترە شەپۆلەکە کورتترە لەوانێ تەسیریکی وای نێبێت لە چاو ڕاوتەرەکەی بەڕێستانە باشە کەواتە چۆن نتوانین هۆشیاری دایکان و باوکان یاخۆ بە شوەیەکی گشتی هاوڵاتیان بەرز بکەینەوە بۆ ئێکیا لە زیانەکانی تیشک ئاگاداریان بکەینەوە یاخۆ تا چەند گرنگ ئەم جۆرە پانێڵانە بە بەردەوامی بوونیان هەبێت و بەردەوام لە ڕاستیدا ئێمە وەکو پەیمانگای تەکنیکی کوردستان چۆنەڵی بەرنامەمان هەیە کۆمەڵی پانێڵ و ورکشۆپ و سیمیناری کەیتکەین لەسەر ئەم بابەتە چکۆکو بەڕێزیان فەرمیان لەوانەیە هەموو کەس ئاگادار نەبێ هەموو کەس بەشدار نەبێ بەڵام ئێمە هەوڵی خۆمانین و لە دوایشا بتوانین لە ڕێی پیجەکانمان لە ڕێی سایتەکانەوە ئەم ئامۆژگاریانە هەمیان بڵاو بکەینەوە بەڵام ئەوەی ئەکرێ بێ دایک و باوک خۆیان تۆزێک وشیار بن خۆشیان لەو بابەتانە شارەزایی پێیا بکەن و مۆبایل بدرێتە دەست مناڵ مشکلە نییە بەڵام بە پێی سەعات بێ بە کاتی بۆ دیاریکەی بە تایبەتی لە شەوانە لە شوێنە تاریکەکانە نێڵیت مۆبایل بەکاربێنێ یعنی ئەگەر شوێنەکە ڕووناک بێ باشترە لەوەی کە شوێنەکە تاریک بێ ئەوە زۆر زۆر گرنگە و ڕێژەی بەکارهێنانی مۆبایلەکەش زۆر نەبێ ینی کاتژمێری بۆ دانەی سەعاتێک بەکاری بێنێ کەمتر بەکاری بێنێ و فواصیل هەبێ یان چۆنڵی ناوبڕ هەبێ لە نێوانی بەکارهێنانەکانە ئەوە نەبێ لە سەعات 6 ئێوارەوە بەکاری بێنێت تا سەعات 12 شەو 12 شەو بچێ بخەوێ کەواتە ئەوانە هەمووی کاریگەریەکی نەرێنی هەیە لە سەریان بە تایبەتی بۆ مێشکی منداڵان و بە تایبەتیش بۆ کاتی خەویان کە سەرەکەی بەیانیان مناڵەکە توانای ئەوەی نییە بەیانیان زوو خەبەری بێتەوە یان توانای ئەوەی نییە بچێت بۆ مەکتەب سێرەکەی لەشی قرس بووە ماندوو بووە هیلاکە هەمووی کاریگەری ئەو تیشکان بۆ منداڵتان گەورەش کەونە مۆبایل بەکار دەهێنێت هەست ئەەکەی هەست بە مردنی خانەکانی لەش ئەەکەیت بەتەکیید من بیدای وتم یەکەم بۆ بیرخستنەوەی خۆمانە اینجا دوای بۆ میوانەکان و فێرخوازەکانمانە بەڕاستی گەورەکانی ژانی پێویستیان بەوەیە بەڵام ئەوەیە مناڵەکان نازانە بێ ئمە فێریانکەین بەڵام گەورەکانە بێ خۆیان وەشارکەنەوە بێ خۆیان فێر بن خۆیان بەشداری لەم کۆڕ و سیمینارانە بکەن بۆی بتوانن کە سوودمەند بن و ئیتر ڕۆژەکەشی وای لێهاتۆ لە ڕێژەی بەکارهێنانی مۆبایل و تابلێت دەستا زۆر بووە ئەبێ خۆمان ئاگامان لە خۆمان زۆر سپاس بۆ دکتۆر زانا کاکەڕەش مامۆستا لە پەیمانگای تەکنیکی کوردستان سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونی لەگەڵمانە بوویت.